هەڵبژاردن تەواو بوو. کەف و کوڵی لایەنە سیاسیەکانیش کۆتایی هات. بەڵام ئەوەی تەواو نابێ و بەردەوامە پرۆژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە هەمومان لێرەین، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە. ئەم دەستەواژەیە، ئەم گزارشتێکی سادە و هەڕەمەکی نییە. کە دەڵێین مەسرور بارزانی لێرەیە، بەمانای بوونی پلانێکی استراتیژی تر، بەمانای بوونی ئاوەدانیەکی تر، بەمانای بەدیهێنانی خەونێکی تر لەم ناوچەیە. بەڕێزان، بەخێر هاتنێکی گەرمی یەکە بە یەکەتان دەکەین بۆ ئامادەبوونتان لە ڕێوڕەسمی دانانی بەردی بناغەی وێزگەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆی هەولێر. جوانترین دەستپێک بۆ مەراسیمەکەمان ساتێک وەستانە بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ڕزگاری و ئاوەدانی. بفەرموو. زۆر سپاس سەروەری بۆ شەهیدان. پرۆژەکە لەلایەن کۆمپانیای ئاوزان کە یەکێکە لە کۆمپانیا ناوخۆییە سەرکەوتوەکان جێبەجێ دەکرێت بە گوژمەی 579 ملیۆن دۆلار کە تەواوی بودجەکەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتی و دابین کراوە. ئێستاش بەڕێز ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار وتەیەک پێشکەش دەکات، داوا دەکەین بەڕێزیان بفەرمێت. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی، ئامادەبوانی بەڕێز، ئەو کاتتان باش. بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی دانانی بەردی بناغەی پرۆژەیەکی دیکەی خزمەتگوزاری کە پرۆژەیەکی ژێرخانە و زۆر گرنگ و پێویستە بۆ چارەسەری کێشە ژینگەییەکانی پایتەختی هەرێمی کوردستان، ئەویش پرۆژەی چارەسەری ئاوەڕۆی قورسی شاری هەولێرە. بەڕێزان، زانراوە کە هەولێر بەهۆی تۆپۆگرافیا تەختەکەیەوە گرفتی ئاوەڕۆی هەیە. لە دێر زەمانەوە دوو کەندی سروشتی لەگەڵ چەند دەرچەیەک ئاوەڕۆی قورسی هەولێری پێدا تێپەڕ دەبێت کە چەندین کاریگەری ژینگەیی نێگەتیڤی دوورمەودای هەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە. بەڵام ئەمڕۆ دەبینین و شاهد حاڵی ئەوەین کە بە ئامادەبوونی جەنابی سەرۆکی حکوومەت ئەو گرفتە لە مێژینەی هەولێر لە سەردەستی بەڕێزیان و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت. چارەسەرکردنی ئەو گرفتە لە مێژینەیە لە سەردەستی بەڕێزیان جگە لەوەی کە پرۆژەکە پرۆژەیەکی گرنگ و پێویستە، بەڵام دیدگای جەنابی سەرۆکی حکوومەت بە دیار دەخات لە بایەخدان بە پرسی ژینگە و تەندروستی هاوڵاتیان، بۆیەش لە ڕێزبەندی پرۆژەکان بایەخی تایبەتی پێدرا. بەڕێزان، ئاوەڕۆی قورسی هەولێر کە ڕۆژانە دەڕژێت نزیکەی 318,000 مەتر سێجا ئاوەڕۆیە کە لە 4 دەروازەوە لە گوندی تووڕەق بەرەو گوندی عارەبکەن دەڕوات. دیزاینی ئامادەکراو بۆ وێزگەی چارەسەری ئەو قەبارە زۆرە لە ئاوەڕۆ ئامادەیە و بەسەر 8 فەیز دابەش کراوە. ئەمڕۆ جێبەجێکردنی 7 فەیسیان لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت بەردی بناغەی دادەنرێ و قەبارەی 266,000 مەتر سێجا ئاوەڕۆ لە ڕۆژێک چارەسەر دەکات و لە ماوەی ساڵ و نیوێکدا کارەکانی تەواو دەبێت و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە هاوکاری کۆمپانیای ئاوزان کە کۆمپانیایەکی خۆماڵی ناسراون جێبەجێ دەکرێت. هاوشان لەگەڵ دروستکردنی تەواوی بەشەکانی وێزگەی چارەسەری ئاوەڕۆ ئەوە هەر لە 4 ئەوە لە هەر 4 دەرچەکەی ئاوەڕۆ لەسەر شەقامی 120 مەتری لە دەرچەکانی ڕێگەی فڕۆکەخانە، تەنیشت ڕێگای مووسڵ تووڕەق، پشت نەخۆشخانەی ڕۆژئاوا، لە لای گوندی مامزاوە، لە هەر 4 ئەم دەرچەیە تاکو گوندی عارەبکەند
کە وێزگەی چارەسەری ئاوەڕۆی لێیە بە درێژایی 12 کیلۆمەتر ئاوەڕۆی داخراو بە تیرە و قەبارەی جیاواز بە تەکنیک و شێوازی ئەندازەیی تایبەت دروست دەکرێت. بەمە شەولێری پایتەختی هەرێمی کوردستان لەو گرفتە لە مێژینەیە کە هەیەی بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا لەسەر دەستی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت و یەکەم پرۆژەیە لەسەر ئاستی کوردستان کە بەم شێوازە جێبەجێ بکرێت. ئەم پرۆژەیەش دەبێتە یەکێک لە پرۆژە گەورەکانی دیکەی حکوومەت کە بۆ پاراستنی تەندروستی گشتی هاوڵاتیان و گەیاندنی خزمەتگوزاری بنیاد دەنرێن. بە پێی پلانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ دوورمەودا دوای تەواوبوونی ئەم پرۆژەیە بە پێویستی دەزانین کە لەسەر جەمگەڕەکەکانی شاری هەولێر تۆڕی گواستنەوەی ئاوەڕۆی قوڕس دروست بکرێ و لێدانی بیری ئاوەڕۆ کۆتایی پێبهێنرێت. لە کۆتاییدا جارێکی تر بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین و سپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی دەکەین بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکی ناوازەیە و دەبێتە تەواوکاری پرۆژە گەورەکانی دیکە کە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستاندایە و جەنابیان لە ماوەی ڕابردوو چەندین پرۆژەی گەورەی کردەوە و بەردی بناغەی زۆر پرۆژەشی دانا. بە ئومێدی خوا ئەم ڕەوت و ڕێبازی خزمەتکردنە هەر بەردەوام دەبێت و زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار. بەڕێزان، پرۆژەکە پرۆژەیەکی هێندە ناوازە و هێندە نمونەیە. وردەکاری سەرنجڕاکێشی ئەوەندە تێدایە پێمان خۆش بوو لە ڕێگەی ڤیددیۆیەکەوە لە وردەکاریەکان و لە شێواز و میکانیزمی جێبەجێکردنی پرۆژەکە ئاگادارتان بکەینەوە. بفەرمونون بابەیەکەوە بینەری بین. وێستگەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆی هەولێر. وێستگەی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆی هەولێر یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی ژێرخانی ژینگەیی لە هەرێمی کوردستان کە بە فەرمان و ڕێنمایی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی و لەسەر بودجەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و لەلایەن کۆمپانیای ئاوزان کە کۆمپانیایەکی ناوخۆییە جێبەجێ دەکرێت. وێستگەکە لەسەر ڕوبەری 205 دۆنم لە ڕۆژئاوای هەولێر دروست دەکرێت و توانای پاکردنەوەی 840,000 مەتر سێجا ئاوی ئاوەڕۆی دەبێت لە ڕۆژێکدا بە هەردوو ئاوی ڕەش و خۆڵەمێشی. پرۆژەکە بە شێوەیەکدا ڕێژراوە بۆ خزمەتکردنی زیادبوونی دانیشتوانی هەولێر بۆ ماوەی 30 ساڵی داهاتوو بە شێوەیەکی بەرچاو تەندروستی گشتی و پاک و خاوێنی و پاراستنی ژینگە بەرەو پێش دەبات. پێک هاتە سەرەکیەکان بریتین لە دروستکردنی تۆڕی ئاوەڕۆ 21.9 کیلۆمەتر بۆری ئاوەڕۆ لە نێویاندا 5.3 کیلۆمەتر بە تەکنیکی پایپ جاکینگ ئەنجام دەدرێت واتە بەبێ هەڵکۆڵینی شەقام و کۆڵانەکان. وێزگەیەکی مۆدرنی چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ WWTP پرۆسەی چارەسەرکردنی ئاوەڕۆ بە شێوازێکی پێشکەوتوو کە سکرینکردن، هەواگۆڕکێ، پاڵاوتن و کە جارێکی دیکە ئاوەکە بەکار دەهێنرێتەوە بۆ مەبەستە جیاوازەکان. کارپێکردن و چاکردنەوە قۆناغی 2 ساڵی کارپێکردن و چاکردنەوە بۆ دڵنیابوون لە کارکردنی کارا و بەردەوامی وێستگەکە. گرنگی پرۆژەکە پرۆژەکە دەبێتە هۆی نەهێشتنی تێکەڵبوونەوەی ڕاستەوخۆی ئاوەڕۆ بۆ ناو ڕووبارەکان و کەناڵە سروشتیەکانی ئاو و پاراستنی ئاوی ژێرزەوی و کەمکردنەوەی نەخۆشیە گواستراوەکانی ئاو. هەروەها ژینگەی شارەکە باشتر دەکات و پشتگیری لە کشتتوکاڵی پاکتر دەکات و لەگەڵ ستانداردە ژینگەیە نێودەوڵەتەکاندا دەگونجێت. گرنگی ئەو پرۆژەیە لەوەدایە کە دەبێتە پاڵپشتێکی بەهێزی پرۆژەکانی پشتێنەی سەوزایی و ڕێڕەوی ژیان لە هەولێر و ئاوی ئاوەڕۆی دوای پاڵاوتنی بۆ ئاودانی سەوزایی و پارکەکان بەکاردەهێنرێت. بە تەواوبوونی وێزگەی چارەسەرکردنی ئاوەڕۆی هەولێر قۆناغێکی نوێ بەرەو هەولێرێکی پاکتر و تەندروستتر و بەردەوامتر بۆنەوەکانی داهاتوو دەست پێ دەکات.
بەڕێزان ئێمە ئاومان بە میرات لە باو باپیرانمانەوە بۆ نەماوەتەوە بەڵکو بە ئامانەت لە نەوەکانمانەوە وەرمان گرتووە ژیانی ئاو لە دەستی ئێمەدایە و چارەنووسی ئێمەش لە دەستی ئاودایە دڵۆپی ئاو لە سروشدا وەکو چرکەی ساتەکانی ژیانە تکایە با هەمومان بەیەکەوە چرکەکانی ژیانمان بە هەند وەرگرین و با بە فیڕۆی نەدەین نیگای گوماناوی و سترێسی نەوەی داهاتوومان لەم کابینەیەدا گۆڕدرا بۆ نیگایەکی پڕ لە هیوا و شانازیەکەشی بۆ هەموو ئەوانەیە کە لە خەمی خاک و لە خەمی نیشتیماندان لەسەر و هەمووشیانەوە پشکی شێری ئەم شانازیە بەر ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت. جەنابی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە بفەرموو بۆ پێشکەشکردنی وتارەکەت. سپاس بە ناوی خدای گەورە مێرەبان خوشک و برانی بەڕێز و خۆشەویست ئامادەبوونی هێژا زۆر بەخێر بێن خوشحاڵم کە لەگەڵتان لێرەم و ئامادەین بۆ دەستپێکردنی یان دانانی بەردی بناغی ئەم پرۆژە گەورەیە. ئەمڕۆ بەردی بناغی پرۆژەیەکی دیکەی گرنگ لە شاری هەولێردا دەنین کە وێزگەی چارەسەرکردن و پاکردنەوەی ئاوەڕۆیە کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە هاوکاری کۆمپانیای ئاوزان ئەنجامی دەدات. هەروەها بڕیارە یەکێک لەو هەشتێکەی کە لەم پرۆژەیە بە سوپاسەوە لەلایەن ئاژانسی جایکای ژاپۆنی جێبەجێ بکرێت. هەروەک دیارە ئەم پرۆژەیە لە هەشتێکە پێکاتوە یەکێک لەو یەکانە هیوادارین کە ئاژانسی جایکای ژاپۆنی جێبەجێ بکات و هیوادارین لە کاتێکی زوودا ئەوانیش دەست بە کارەکانیان بکەن. ئەم پرۆژە گرنگە و ناوازەیە ڕێگری لە تێکەڵبوونی ئاوی ئاوەڕۆ لەگەڵ سەرچاوە سروشتیەکان و ئاوی زێرزەوی و پیسبوون و نەخۆشیە گوازراوەکانی ئاو دەکات. یارمەتی زیاتری کەرتی کشت و کاڵ و ژینگە پارێزیش دەدات چونکە ئاوەکە پاش چارەسەرکردن و پاڵاوتنی دووبارە بەکار دەهێنرێتەوە بەمەش تا ئاستێکی زۆر فشار لەسەر ئاوی ژێرزەوی کەم دەکرێت. ئەمڕۆ ئاو لە عێراق و ناوچەکەدا بووەتە خەم و کێشەیەکی گەورە بۆیە ئێمە زووتر دەستمان بە چەند پرۆژەیەکی گرنگ لە بواری دابینکردن و پاراستنی ئاو و ژینگە پارێزی کرد وەک دروستکردنی بەندە و پۆند و گەیاندنی ئاو بۆ ناو شارەکان و ناوچەکانی دەوروبەری. ئەم پرۆژەیە باشترین سەرچاوەیە بۆ ئاودێری پارک و سەوزایی هەروەها دەبێتە پاڵپشتێکی بەهێز بۆ گشت پلانەکانمان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە هەولێر لەوانەش پاڵپشتیکردنی هەردوو پرۆژەی پشتێنەی سەوزایی و ڕێڕەوی ژیان و هەموو پارکەکانی دیکە کە کاریگەری باش لە بواری دابینکردنی زیاتری ئاو و پاراستنی ئاوی ژێرزەوی و باشترکردنی دۆخی ژینگەیی و تەندروستی شارەکانمان دەبێت. بەرنامەشمان هەیە پرۆژەی هاوشێوە لە شارەکانی دیکەی کوردستانیش ئەنجام دەین. ئامانجی سەرەکی ئێمە لە هەموو ئەو پرۆژانە ئەوەیە کە بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین و ئاستی ژیان و خزمەت گوزاریە گشتیەکان بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر و باشتر ببین و لە ڕووی ژینگە پارێزیش ڕێگە لە پیسکردنی ئاوی پاک و ڕووبارەکان بگرین و ئەم پرۆژەیە یارمەتی دەردەبێت لە پاراستنی پاک و خاوێنی سەرچاوەکانی ئاوی پارێزگاکانی تری عێراق کە دەکەونە سەر ڕێڕەوی ڕووبارەکان بە تایبەتی ڕووباری دیجلە. ئێمە پلان و پرۆژەی زۆر زیاتر و گرنگتریشمان هەیە بۆ هەموو شار و شارۆچکەکانی و ناوچەکانی تری کوردستان و گەشتبینین کە لە چەند ساڵی داهاتوودا کوردستان وەرچەرخانێکی دیکە لە کاروانی پێشکەوتن و ئاوەدانی بەخۆیەوە دەبینێت. پێشەوەی بینە ئێرە من بە ڕێگەیەکدا دەهاتم بە شەقامێکدا دەهاتم کە بەڕاستی شەقامێکی گونجاو نییە و لێرەوە
دەمەوێت بە جەنابی وەزیر بڵێم کە پەلە بکەن لە دروستکردنی ئەم شەقامە بۆ ئەوەی خەڵکی ئەو ناوچەش بتوانن سوودمەند بن لە ئەو باشترکردنی شەقامەکار و کارە خزمەتگوزاریەکان. لە کۆتاییدا من جارێکی تر سوپاسی ئامادەبوونی هەموو لایەکتان دەکەم هەر شاد و تەندروست بن کوردستانیشمان هەر ئاوادەم بێت. ڕێزدار سەرۆکی حکوومەت کەرەم کە بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەکە هەریەک لە بەڕێزان وەزیری شارەوانی گەشت و گوزار هەروەها بەڕێز ئوسام عەبدوڵڵا یاوەری سەرۆکی حکوومەت دەکەن.